بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەکان سڵاوی خی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە لە باس و خواستی ئەمڕۆماندا. باز لە مەترسیەکانی پیسبوونی ژینگە و کاریگەری لەسەر مرۆڤ دەکەین. بیریاری گەورەی کورد مامۆستا مەسعود محەممەد لە گێڕانەوەی بەسەرهات و ژیان و یاداشتی ڕۆژانی خۆیدا دەفەرمێ ساڵی بیستەکان لە ئانووساتی دەرهێنانی بیرەنەوتەکانی کەرکووکدا باوکم واتە مەلای گەورەی کۆیە فەرمووی ئەگەر ئەم ڕەوشی دەرهێنانی نەوتە بەردەوام بێ ئەوە مەترسیەکی گەورە ڕوو لە ژینگەی پاکی کوردستان و ناوچەکە دەکا. ئەمە هەست و شعوری کەسایەتیەکی ئاینی و معریفی و ڕۆشنبیری کووردە کە دوای نزیکەی سەدەیەک یام 85 ساڵ بەسەر ئەو مێژوەدا لەو سەردەمەدا خەمی لە ژینگەی وڵاتەکەی خواردووە و حەسرەت و ناسۆری بۆ نەوەکانی داهاتوو چەشتووە. ژینگە یەکێکە لە کایە گرنگەکانی ژیانی مرۆڤ. ژینگە واتە ئەو لانکەیی کە مرۆڤەکان بە ئارامی و ئاسوودەیی تێیدا دەژین، بەڵام بەداخەوە لە ئێستایە مەترسیەک یام هەڕەشەیەکی گەورەی ژینگەیی هەڕەشەیەکی گەورە لە ڕوانگە یام لە بواری ژینگەوە لە بەرامبەر بە مرۆڤەکان لە ئارادایە. ژینگەی مرۆڤەکان ڕۆژ بە ڕۆژ لە بەردەم پیسبوونێکی بەرچاودایە و هیچ وڵاتێک یا هیچ ڕێکخراوێ یا هیچ لایەنێ ناتوانێت بەربەم هەڕەشە یان بەربەم مەترسیە گەورەی پیسبوونی ژینگە بگرێت. لەم بەرنمەیەدا وەکو هەموو جارێکی دیکە کە هەوڵمانداوە گرنگیەکی زۆر بە بواری ژینگە بدەین، بەرنامەی ئەمڕۆی باسوخواسیشم بۆ ئەو پرسە تەرخان کردو بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ساڵح نەجیب، مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری ژینگە. دکتۆر گیان زۆر سپاس و بە خێراتنیەکی گەرمت دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێستان. دکتۆر لە ئێستاە ئێمە وەکو مرۆڤایەتی جیهان لە ناو چه ژینگەیەکدا دەژین؟ بەیا بڵێن ڕەوشی ژینگەمان لە چه ڕەوشێکدایە؟ ڕەوشی ژینگە ئەگەر بە ئێمە بە تێکڕا بۆ جیهان باسی لێ بکەین و بە تایبەتی لە وڵاتانی کەژماری دانیشتوانی زۆر بە بێشمار تیاتەشەنە کردووە، بە تایبەتی وڵاتی سڵینە و وڵاتی هندە، پاکستانە، ئەو وڵاتانی بابلن خواروی ئاسیا، یعنی زۆر زۆر بە خێرایی ڕەوشەکەی بەرەو خراپی و بەرەو پیسبوون ئەڕوات بەڕادەیەک کە کاریگەریەکی یعنی ڕنگانەوەیکی زۆری لەسەر بە تایبەتی تەندروستی مرۆڤەکان کردووە تا ئەو کاتێک کە ئەمڕۆ وا لێگانەوە ئەکرێت کە 2 لەسەر 3 با بڵێن مردنەکان هۆکارەکەی گەڕێتەوە بۆ نەخۆشە ژینگەیەکان، 2 لەسەر 3 مردنەکان. ئەوە سەرباری ئەوەی کە با بڵێن کەم تەمەنی بە شێوەیەکی گشتی ڕووی لە با بڵێن هاوڵاتیانی جیهان کردووە، بە تایبەتی لە وڵاتانەی کە با بڵێن خەمخۆریان بۆ ژینگەیە تێگەشتیان بۆ ژینگەیە ڕەوشی ژینگەکەیان با بڵێن ڕەوشێکی خراپی هەیە. کەواتە ئێمە یعنی هەروەکو مامۆستای بەڕێز یعنی کا پێش 85 ساڵ فەرمێتی ئەلبەرت شڤایتش کەسایەتێکی با بڵێن ئاینی ئەڵمانیە، یعنی ئەویش گوتەیەکی هەیە ئەڵێ ئێمە پێش ئەوەی کە فێربین حکومڕانی خۆمان بکەین هەستان حکومڕانی ژینگەمان کرد. هێشتا ئێمە فێر نەبووین حکومڕانی خۆمان بکەین، بەڵام حکومڕانی ژینگەمان کرد. لەبەر ئەو هۆکارە ئەبینیت ئەو خراپی کە ڕووی لە ژینگە کردووە ئێمە بە بەراورد ینی با بڵێن بە چرخە با بڵێن گەورەکان چرخە با بڵێن درێژخایەنەکان ئەبینی بەدەیان قات ڕەوشی یا خراپبوونی ژینگە خێراتر بەڕێوە ئەچێت، بە تایبەتی لە 100 ملیۆن بەر لە ئێستاە ئەو کاتێک کە دایناسۆرەکان تیاقڕ بوون ئەبینیت ئێستاکە بەبراود لەگەڵ ئەو کاتە یا بەراود لەگەڵ ئەو کاتە ڕەوشی ژینگە بە دەقات خێراتر بەرەو خراپبوون و بەرەو تێکچوون و بەرەو با بڵێن وێرانکردن ئەڕوە تا ئەگا بەو ئاستەی وا پێشبینی ئەکرێت لە ماوەی نزیک 100 ساڵی داهاتووە ڕەنگە قڕبوونی ژمارە 6 کە تاسا هەساری زەوی 5 جار قڕبوونی بەخۆوە بینیوە، قڕبوونی یعنی قڕبوونی 65 ملیۆن ساڵ بەر لە ئێستا بووە، ڕەنگە قڕبوونی ژمارە 6 لە ماوەیەکی داهاتووی نزیکە ڕوو لە هەساری زەوی بکەن. پەیوەندی بە پیسبوونی ژینگەوە هەیە؟ بەڵێ بێگومان پەیوەندی بە پیسبوونی ژینگەیە، بەوەی کە ئیتر ژینگە
بارودۆخ و باڵانسی وا ئەشێوێ وا تێگە ئەچێت کەیتر زۆر لە ژیانە هەستیارەکانی سەر ئەم هەسارەیە یعنی بەرەو لە ناوچوون ئەچن و بەر لە ناو قڕبوون ئەچن و ئێستاکە بە تایبەتی لە ناوچەی با بڵێن دارستانەکانی ئەمەزۆن ئەوەی ناوچەی کەمەرەی زەوی کە لە ساسی ئۆکسسیجینی جیهان لەوێ دەستەبەر ئەبێ و فراهەم ئەبێت ئەمڕۆ ینی یەک لەسەر سێ ژیانەکانی جیهان ینی با بڵێن بە ژیانی ڕووەکی و بە ژیانی ئاژەڵی بە فاونا و بە فلۆرا ینی لەو ناوچەیە ئەبینیت ڕۆژانە بە سەدانی لێقڕ ئەبێت لەم کاتە کە ئەمە ژمارەیەکی بێشمار و ژمارەیەکی خەیاڵیە. سەرچاوەکانی پیسبوونی ژینگە کامانن ئایا هەر مرۆڤ لە ماوەی ئەم ڕابردوایان بۆکو ئەو 5 قڕبوونی کە جەنابەت ئاماژەت پێ کرد هەر مرۆڤ دەستی تایە هەبوو یان سەرچاوی دیکەشمانەیە کە لە توانا و دەسەڵاتی مرۆڤ بەدەرە با بڵێن هۆکارەکانی پێشتری بە شێوەیەکی گشتی هۆکاری سروشتی بووە هۆکاری سروشتی بووە بەڵام ژمارە شەشی ئەوەی کە پێشبینی ئەکرێ ڕووبات لە ماوەیەکی زۆر نزیکە یعنی هۆکاری مرۆییە هۆکاری مرۆیی بەوەی کە چەندەها جۆر با بڵێن پیسبوونی ژینگەی دروست کردووە هەر لە پیسبوونی خاک بۆ پیسبوونی هەوا بۆ پیسبوونی ئاو بۆ پیسبوونی تیشکی بۆ پیسبوونی گەرمی بۆ دروستبوونی ژاوەژاو بۆ پیسبوونی مادە قڕکەرەکان بۆ پیسبوونی مادەی پلاستیک ئەمانە هەمووی با بڵێن ناوی تازەن بۆ پیسبوونی تازە پیسبوون بە مادەی پلاستیک یعنی ئەو ماددانی کە ئەمڕۆ مرۆڤ هێناوێتێ بەرهەم بۆ بە دواچوونی خواستەکانی و بە تایبەتیش لە دوای زۆربوونی دانیشتوانی یعنی ژماری دانیشتوان بە ژمارێکی ینی بێشمار تەقینەوەی بەخوا بینەوە هەروەکو لە بەرنامەکانی پێشتوش ئاماژەم پێ کردووە لە ماوەی 170 ساڵی ڕابردووتان نزیکەی 5 ملیار با بڵێن ژماری دانیشتوان زیای کردووە کە ئەمە یعنی با بڵێن ئەم هەسارەیە لە توانا و تەحمولیان نییە چکە لەگەڵیا با بڵێن هەنگاوی پاراستنی هەنگاوی دەستگرتن بە سامانە سروشتەکان یعنی با بڵێن وەکو پێویست نەندراوە بۆ ئەوەی کە ئێستا با بڵێن بانگهێشتی بۆ ئەکرێت گەشەپێدانی بەردەوام سستینەبڵەتی یعنی ئێمە بتوانین لەگەڵ ئەم بەرەو پێشوونە ژیانی مرۆڤەکان و پێداویستە ژیانەکانیان بۆ فراهەم بکەین و لەگەڵیشیا دەستگرتن بکەین بە سەرچاوە سروشتەکان بە تایبەتی مەسەلە سەرچاوی ئاو و سەرچاوی هەوا سەرچاوی کانزاکان سەرچاوی وزەکان زۆری ئەم سەرچاوانە ینی زۆری ئەمانە سەرچاوی سنووردارن یعنی ئەو بڕێی کە هەیە هەر ئەو بڕێ لێی زیاد نابێت سەرچاوی خاچی کشتتوکاڵی ئەو بڕێی کە هەیە لەسەر ئەم هەسارەیە دیاریکراوە پانتایەکەی دیاریکراوە زیان نابێت تۆ ڕۆژ لە دوای ڕۆژ ینی ئەم سەرچاوانە ینی بەخراپی بەکارێنیت و قەرەبووکردنەوەی نییە و پاراستنی نییە لەبەر ئەوە دەرئەنجامەکانی یعنی ڕاستەوخۆ لەسەر ئەو با بڵێن پێکاتانە ینی کە ڕەگەزە گرنگەکانی ژینگێ ڕۆژ لە دوای ڕۆژ لە هەڵکشان و لە زیابوونە بە تایبەتی بە هۆکاری هەندێ ینی مەوادی کیمیاوی نەک مەوادی هەندێک ژمارەیەکی زۆر لە مەوادی کیمیاوی کە زۆری ئەو مادانە ئەمڕۆ چەمچێکەیەک ئێمە پێڵێن زینۆبایۆتیک کۆمپاوند یعنی ئەو ئاوێتانەی کە ئاوێتەی نمون هەمووی دەستکردی مرۆیین سیستمی ژینگە نایان ناستێ کە تێکەڵ بە سیستمی ژینگە ئەبێ بۆ نمونە ینی پێشان جستێکی مرۆڤ ینی کە ئێسقانەکانی زۆر بەرگری شیتەڵبوونەوەی ئەکرد شیتەڵی مایکرۆیی لە خلالی 30 ساڵە ئێسقانەکانیش نەئەمە بەڵام ئێستا مادەی پلاستیکی بۆ من دروست بووە کە 500 ساڵ ئەمێنێت لەم ماوەی 500 ساڵە کاری خۆی کاتە بۆچی مرۆڤ خۆی بۆتەوە بە دوژمنی ژینگە یان بۆچی ناتوانێت دڵسۆز و دۆستی ژینگەی بێ لە کاتێکە ژینگە یەکێکە لەو بواران یان یەکێکە لەو شتانی کە پێویستە مرۆڤ هەمیشە دەستە ملان بێ لەگەڵیا بۆ زۆر بە دۆستایەتی لەگەڵیا بژی پرسیارێکی زۆر بەجێ یانی ئەمە بۆچی ینی مرۆڤ خودی مرۆڤ دژایەتی ژینگاکات دژایەتی لانەی ژیانێکات لانەی ژیانی هەمووی لە ناو ژینگە فراهەم ئەبێ ئاوە سەرچاوەکەی ژینگێ هەوایە سەرچاوەکەی ژینگێ پێداویستە خۆراکیەکانێتی سەرچاوی ژینگێ وزێ لە ژینگەوە ئەمە چوار پێداویستی بنەڕەتی مرۆڤە کە هەر مرۆڤ 6 پێداویستی بنەڕەتی هەیە ینی ئەمانە هەمووی لە ژینگە سەرچاوی گرتووە بەس بۆچی ینی خوێندنەوەی بۆ نییە بۆچی بە ئاگایی بۆی نییە لەبەر ئەوەی کە ئەگەر ئێمە ینی خوێندنەوە بکەین بۆ وشیاری ژینگەی و بۆ سیاست و پلانی حکومەتەکان هەروەها چاوچنۆکی
سەرمایەدارەکان و وڵات باڵێن سەرمایەدارەکان ئەبینین ئەوەنەی کە خەمی جرفانی خۆیانە هیچ باەخ و خوێندنەوەیان بۆ ژینکە نەبووە بە بەڵگەی ئەوەی ینی با بڵێن ئێستا تەنها لە وڵاتی یابانە ینی کە باوەڕ بەبوونی گۆڕانی کەشوهەوا هەیە بە هۆکاری مرۆیی ینی کەشوهەوا گۆڕانی بەسەر هاتووە بە هۆکاری مرۆیی تەنها لە سا 22 خەڵقی یابان ینی شارەزایی و تێگەیشتنی هەیە ئەبینیت لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە وڵاتێکی زلهێزە وڵاتێکی زلهێزە و کە هۆکارێکی سەرەکیە لەگەڵ 6 وڵاتی تر ینی بە تایبەتی بۆ پیسبوونی هەوا وڵاتی تر یەکێکە لە وڵاتانی کە پێشان ئەمریکا یەکەم بوو بەڵام ئێستا سین پێش ئەمریکای کەوتو ئەم دوو وڵاتە ینی سەرچاوی سەرەکی پیسبوونی هەوان بە تایبەتی ئەبینیت لە سا 90 خەڵک تێگەیشتنی هەیە بۆ ئەمە یەکێکە لەو کێشانەیە یا ئەو با بڵێن دەردەسەری کە ئێستا ئەمڕۆ ئەلگۆر کە ڕێکخراوێکی نێودەوڵەتی بۆ پاراستنی ژینگە و بۆ پاراستنی کەشوهەوا و بۆ ڕوبەڕووبوونەوەی بەرەنگاربوونەوەی با بڵێن گۆڕانی کەشوهەوا و دەرهاویشتە نەرێنەکانی کردووە ئەڵێ لە وڵاتێکی وەکو ئەمریکا دوای ئەوەی کە توێژینەوەیان کردووە لەسەر خەڵکە لە سا 90 میلەتی ئەمریکا تێگەیشتنی هەیە لەسەر با بڵێن ئەو حەقایقانە کە ئەمڕۆ ژینگە چییە و ئەمڕۆ کەشوهەوا لەم لەسەرم هەسارێ زۆر بە خراپی بەڕێوە ئەچێت و کاردانەوەکانیشی زۆر گەورەیە هەر وەکو نمونەیەک ئەبینیت لە مانگی 8 و 9 سێ باوهۆزی گەورە لە وڵاتی ئەمریکا کە بوو هۆکاری ئەوەی کە یعنی سەدان ملیار با بڵێن ئەو وڵاتە زەرەکە لە ماوەی هەمووی یەک مانگا بوو مانگی 8 و 9 یعنی ئەمەی ماریا ئێرما لەگەڵ هاروی ئەمانە وێرانکاری گەوری دروست کرد ئەبینیت باوبۆرانێکی زۆر لەگەڵ یا ڕەشەبایەکی تونند وای کرد وێرانکاری گەورەی بنسبەت ئەو وڵاتە زلهێزە دروست کرد کە نەیتوانی هیچ بەرەنگاریە بکات کەواتە ئەم حەق لە کاتێکە زۆری دەستگا ئاکادمیەکان ئەوەی کە باوەڕیان بەم مەوزوعە هەیە باوەڕیان بەم گۆڕانکاریە هەیە ئەوەی کە با بڵێن ئەلگۆر پێشەوایەتیەکە زۆری دەستگاکان و IPCC کە ئەمە ئەنجومەنێکی نێودەوڵەتی بۆ بایەخدانە بۆ گۆڕانی کەشوهەوا زۆری لە وڵاتی ئەمریکایە ئەوان بە دواچوونەکەن ئەبینیت لە وڵاتێکی وەکو ئەمریکا با بڵێن وێزگەیەک هەیە بە دواچوونی هەموو گازەکانەکە هەیەکی لەو گازانە گازی دۆمۆکسیدی کاربۆن یعنی هەفتە بە هەفتە پێوانەی ئەکا تێگڕای جیهانی چەنە ئێستا لە مانگی سپتەمبەرە ئەم گازە یعنی 403 ppm لەگەڵ ساڵی پار بۆ هەمان مانگ یعنی 2 ppm و لەدا 3 زیای کردووە کەواتە وەتی من بەدواچوونم هەیە و تێگەیشتن بۆ ژینگەی هەیە و پسپۆرەکەم ئەو بوارێ ئەبینم ئەم گازانە ڕۆژ لە دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ تێگەڕاکانیان با بڵێن لە بەرگی هەوا بە تایبەتی بۆ گۆڕانی کەشوهەوا و بە گەرمبوونی جیهان کە 5 غازی با بڵێن سروشتین و کۆمەڵی غازی کیمیاوی دەستکردن ئەم غازانە بێژگە لە غازی کیمیاوی دەستکردەکان ئەویش بە پرۆتۆکۆلی با بڵێن نەمسا قەدەغ کرا چووکە هۆکار بوو بۆ تەنکبوونی چینی ئۆزۆن لە جەمسەری باخۆ غازەکانی تر چ گازی میسان ئەڵێ چ گازی دۆمۆکسیدی کاربۆن ئەڵێ چ گازی نایترۆز ئۆکساید دەڵێیت چ گازی ئۆزۆن ئەڵێ ئەمانە ڕۆژ لە دوای ڕۆژ لە بەرگە هەوا پێکاتەکانی و ڕێژەکەی زیاد ئەکە مادەم زیاد ئەکە و خەسڵەتی ئەم گازانە ئەوەیە ئێمە کاتێکە لە تیشکی ڕۆژەوە با بڵێن لە تیشکی ڕۆژەوە گەرمیمان بۆیێت ئەم گەرمی کە بۆ مانگێ بە شەبەنگی جیاواز بۆمانێت بە 7 شەبەنگ بۆمانێت لە ئێکسڕێ و لە ئەشعی گاماوە تایەتی بۆ تیشکی ئێکس تایەتی بۆ تیشکی یوڤی تایەتی تیشکی بینراو بۆ تیشکی IR تایەتی ئەڵترا با بڵێن ئینفرارێت IR ئینفرارێت ئەنجا مایکرۆیڤ و ئەنجا تیشکێکی تر ئەنجا ئەم گازانە خەسڵەتیان ئەوەیە کاتێک با بڵێن تیشکی IR ئەگەڕێتەوە بۆ بەرگی هەوا چونکە زەوی هەڵی نامژێت ئەگەڕێتەوە ئەو گازانە کە ڕێژەیان زۆر بووە لە بەرگەهەوا هەڵێمژێت خۆی پێگەرمەکە کە خۆی گەرم کرد هەوا گەرمەکە و لەگەڵی شاسەوەیەکە گەرمەکات دەرئەنجامی ئەمە ئەو دیاردەیە ڕوویاوە کە پێوتێ بە گەرمبوونی جیهان گلۆبال وۆرمین لەگەڵیشە گۆڕانی کەشوهەوا ئەنجا دەرهاویشتە خراپەکانی گۆڕانی کەشوهەوا کە یەکێک لەوانە با بڵێن چەندایەتی و جۆرایەتی و زۆرایەتی زین دەوەرەکان بە شێوەیەکی گشتی ڕۆژ لە دوای ڕۆژ لە ناوچوون و لە قڕبوونایە
ئەوە بێجگەل لەوەی کە بەفری جەمسەرەکانمان کە ئەمە ئەمبارێکی گەورەی ئاوی سازگارە، چونکە ئاوی سازگار بڕەکەی زۆر کەمە لەسەر ئەم هەسارەیە، زۆر کەمە. ئەمبارێکی گەورەی لە سا 68 ئاوی سازگاری من لەو بەستەڵەکانایە کە لە خوار و دکتۆر کێشەی قەتیزبوونی گەرما چۆن دەبێتە هۆی تێکدانی ژینگە؟ بێگومان هەروکو ئاماژەمان پێ کرد ئەمڕۆ کۆمەڵە غازمان هەیە کە بە گازی خانۆپلاستیکیەکان ناوزەند ئەکرێت. ئەم غازانە خۆی بە سروشتی بوونی هەیە، بە سروشتی ئەم گازانە هۆکارە بەوەی کە تێگڕای پلەی گەرما هینی سەر هەسارەی زەوی 33 پلە لە تێگڕای سروشتی بەرز بێتەوە. ئەمە یەکەم. دووهەم ئەم گازانە خۆی جیاوازی بینی پلەی گەرمای شەو و ڕۆژی کەم کردێتەوە بۆمان. هەر بۆیە یعنی لەبەرەوەی ئەم بەرگە هەوان نییە ئەو ئەم گازانە لەسەر مانک یا لەسەر مەریخ بوونی نییە یا پەیتەکان کەمە، جیاوازی بینی پلەی گەرمای شەو و ڕۆژ یعنی بە 100 پلەیە، 100 پلە جیاوازە. بۆ نمونە لە شەوە ئەڕوا بۆ سەر و ناقص 100، لە ڕۆژە ئەڕوا بۆ نزیک 80 پلەی گەرما. ئەوەی هۆکارە بۆ ئەوەی کە ئەم جیاوازە نەهێڵێ ئەم بەرگە هەوایە کە ئێمە هیچ لێگانە و خوێندنەوەیەکمان بووی نییە. بەڵام بە هۆکاری ئەم گازانە ئەبینیت ئەمە کۆمەڵی خزمەتی بە ئێمە کردووە. بەڵام ئێستاکە بەداخەوە ئەو گازانەی کە بەگانی گازی خانۆپلاستیکیەکان ناوی ئەبرێت کە 5 گازی سروشتیە، تێگڕاکەی ڕێژەکەی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیاد بوونە. هەروەکو ئاماژەم پێکرد وێزگەی ماونالۆی ئەمریکی، وێزگەیەکی ئەمریکیە ماونالۆ، ئەم غازە بەردەوام لە ڕێی سەتەلیتەکانەوە پێوانەی ئەکات. ئێستا کە مانگی نۆی ئێستا پەیتی ئەم گازە 403 ppm لە کاتێکە لە دەستپێکی شۆڕشی پیشەسازی 270 بووە، 270 بۆ 403 یعنی چەندی زیاد کردووە، 103 ppm زیاد کردووە. ئەمە یەک گازان بە هەمان شێوە گازەکانی تیش ئاستەکەی زیای کردووە. جا ئەم گازانە وتم خەسڵەتی ئەوەیە کاتێککە تیشکی ئایار گەرمی پێ وزەی گەرمی پێ لە ڕۆژ هاتووە ئەوێ بگەڕێتەوە بۆ دەرەوەی بەرگەهەوە چێتە بۆشایی ئاسمە. ئەم گەردی ئەم گازانە ئەم گەرمی ئایارە هەڵ ئەمژن خۆی پێگەرمەکە کە خۆی پێگەرم کرد ئەو کاتەکەشوو بە گەرمبوون ڕوەیە. ئێستا یعنی بەپێی با بڵێن راپۆرتی سێهەمی IPCC لەدا 8 پلەی گەرمە هەسارەی زەوی گەرمی بەخۆیەوە بینیوە هەتا 2005. پێشبینی ئەکرێت بۆ 100 ساڵی داهاتوو بۆ 2100 پلەی گەرمە بە 1/4 پلە بۆ نزیک 5 پلە بەرز بێتەوە. هەر بۆیە ئەمە پێشبینی ئەمانە بەرزە بنەوە دوایش دابەزین بە خۆیان و نابینن. نەخێر دابەزین بە خۆی و نابینن. ئێستا دکتۆر ڕۆڵی مرۆڤ ئەرکی مرۆڤ لە ڕێگرتن لەم دیاردەیە چییە؟ ئەنی چۆن بەربەم دیاردەیە بگرێت، چۆن چارەسەری ئەم وەزعان ناهەموارە بکە بۆ منە نەهێڵێ پلەی گەرمی بۆ منە بەرەو بەرزتر بڕوانی هەندە کاریگەری نەکات سەر ژینگەکە بۆ کوجەناب دەڵی 100 ساڵی دیکە 5 پلە 6 پلە بەرەو سەرتر بڕوە. بەڵێم ڕۆڵی مرۆڤ کۆمەڵێ با بڵێن هەنگا و ڕێکاری تەندروستە و بە تایبەتی سیاسەت و پلانی استراتیژی جیهانیە. یەکێ لەو پلانانەی کە با بڵێن خەمخۆری بۆ کرا لە ساڵی 1997 لە وڵاتی یابان اتفاقی ڕێکەوتنامەی جیهانی کوێتۆ هاتەکایەوە. لە بنەماکانی ئەم ڕێکەوتنامەیە ئەوە بوو نزیکەی 92 وڵات با بڵێن ئەم اتفاقی مۆر کرد. بنەماکانی ئەم ڕێکەوتنامە ئەوە بوو کە هەوڵ بدرێت 6 غاز لەو غازانەی کە هۆکارن بۆ بە گەرمبوونی جیهان ئاستەکەی دابەسرێنێتەوە بۆ ساڵی 90 بە دوو قۆناغیان لە 2008 بۆ 2012 قۆناغی دوم لە 2012 بۆ 2020 بە ڕێژەی جارێ لە سا 8 و جاریشتر بە لە سا 10. بەڵام بەداخەوە ینی ئەو وڵاتانە ینی مجموع کۆمەڵە لە وڵاتە ئەوروپیەکان پابەندی خۆیان نیشاندا و التیزامی خۆیان هەبوو. بەڵام هەندێک لە وڵاتانی کە با بڵێن لە قۆناغی پێشکەوتنان کە پێیانوترێت دیڤلۆپینگ کانتری بە حجەوەی کە بە بیانووی کە ئەمانە لە قۆناغی پێشکەوتوان هێشتا پێویستیان بە سەرخانێکی ئابووری گەورە هەیە ئەمان پابەندیان نەبوو. بەس ئەبوایە بۆ دوای 2012 هەموو ئەم وڵاتانە پابەندیان هەبووە. بەداخەوە هەتا 2012 پابەندی وەکووە نەبوو. بۆیە بە ناچاری لە ساڵی 2015 سەر لە نوێ
لە دانیشتنی 21 با بڵێن کۆنگرەکانی نێودەوڵەتی و جیهانی پەیوەست بە گۆڕانی کەشوهەوا جەلسەی 21 پێوترات لە پاریس کرا کۆمەڵی ڕێکەوتن و اتفاقاتی باش کرا بۆ کە نێڵن پلەی گەرما لە 2 پلە زیاتر بەرز بێتەوە و دوو هەمیش با بڵێن بە شێوەیەکی گشتی جیهان بەرە و وزەی خاوێن بڕوات چونکە یەکێک لە هۆکارەکانی پیسبوونی هەوا و بەرگە هەوا و زیابوونی ئەو گازانە سوتەمەنی نەوتێکانە یا وقودی ئەحفوری با بڵێن فۆسیل فیولی پێوتر کە ئەمە خۆی لە خەڵوزی بەردین ئەبینێت خۆی لە غازی سروشتی ئەبینێت خۆی لە نەوتی خام ئەبینێت ئەم سیانە هەوڵ بن با بڵێن دەستی هەڵگرتن هەبێ بەکارهێنانی کەم بێتەوە تاوەکو هەوڵ بدرێ ئەو غازانە سنووردار کرێ ڕێژەی بەرزبوونەوەی و داگرنەکە بکرێت بەڵام بەداخەوە ئەو حاڵە نەکرا. دکتۆر کەمبوونەوەی ئاوی شیرین یا ئاوی سازگار و ئاوی ژێرزەوی پەیوەندی بەو دیاردەیەوە هەیە کە جەنابەت ئەفەرمووی بۆ هۆی قەتیزمانی گەرماوە وردە پلەی گەرمیش بەرە و هەڵکشان و بەرزبوونەوە چێ؟ کەمبوونەوەی با بڵێن بڕی ئاو هەروەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەو بڕە ئاوەی کە هەیە لە سروشتە یعنی بڕەکەی دیاری کراوە بڕەکەی دیاری کراوە بەڵام پێشان کە گۆڕانی هەڵکشان و داکشانی پلەی گەرمی هیچ نایگۆڕێ لە بەڵێ گۆڕانەکە چۆنەکات دابەشبوونی ئەگۆڕێت یعنی بۆ نمونە ناوچەیەکە گەر ناوچەیەکی با بڵێن بەستەڵک بوو بێت و بە هۆکاری گۆڕانکاری لێزمە و تۆفان و باران ڕووی تێبکە دابارینێکی زۆر ڕووی تێکات بەستەڵەکەکانی ئەتوێتەوە لەو ناوچانە لافا و با بڵێن ڕاماڵینی خاچی گەورە زۆر ڕوویات بەڵام لەو ناوچانی کە با بڵێن پلەی گەرما ینی بەرەو گەرمبوونەوە بڕوات و ناوچەکە ڕوو لە وشکایەتی بکات ئەو ناوچانە خاکەکەی بەرەو چی ئەڕوات خاکەکەی بەرەو بیابانبوون ئەڕوات لەبەرەوە ڕووپۆشی سەوزایی نامێنێت دابارین بە هەموو شێوەکانی بە شێوەی بەفر و باران و ئەمانە کەمە بێتەوە کەواتە ئەمانە کەمی کردەوە سەرچاوەی ئاوی لەو ناوچانە کەمەکات باشترین بەڵگەش ئێستا چەندەها دەریاچە و ڕووبار لە جیهانە نەمان بەرە وشک چوون بوون هەر وشکیان کرد ئێستا وڵاتی دراوسێ ئێران ینی چەندەها ناوچەی هەیە و چەندەها دەریاچەی هەیە یەک دوو دەریاچەی هەیە کە ینی بەڕاستی دەریاچەکانی وشک بوون تەواو کەواتە دابەشبوونی ئاوەکە گۆڕانکاری بەسەریەت ینی پێشتا با بڵێن ئێمە ناوچەی سلێمانی یا ناوچەی هەولێر ینی پۆلێن کرابوو عێراق بە 4-5 ناوچەی باراننی با بڵێن ناوچەمان هەبوو پێوترە ناوچەی وشک ناوچەمان هەبوو نیمچە وشک ناوچەمان هەبوو پێوتران ناوچەی ینی با بڵێن تەڕ و باراناوی سا ناوچەی پیرەمەگرون ئەمە پێوتان مەنطقەی مەزمونەت الئەمطار ینی کە بارانەکە ئاستێکی لێ ئەبارێت کە ئێمە هیچ گرفت و ترسێکمان نەبێت ناوچەی گەرمیانمان پێچەوانەی حاڵ ینی ناوچەی نیمچە وشک بوو ینی ساڵانە ڕەنگە 250-260 ملیم بارانی لێبارێ بەڵام دوا بە دوای ئەم گۆڕانکاریانی ئەیە ڕەنگە ناوچەی گەرمیانمان کە ناوچەی نیمچە وشک بوو بێ بە ناوچەی وشک کە بوو بە وشک ینی ژیان نامێنێت ینی کە بوو بڕئاوەی لەوەیە تر ئاو نامێنێت ئاوی ژێرزەوی نامێنێت ڕووپۆشی سەوزایی نامێنێت کە ڕەگەزێکی گرنگی ژینگەن نەماو کە کشتتوکاڵن نەماو کە ڕووپۆشی سەوزایی نەماو کە خاکەکەت بوو بە خاچێکی کشتتوکاڵ ئەو کاتە تۆ بێ ڕەوکەیت ینی ئەمە گرفتێکە یا دەراوشتێکی گەورەیە کە ڕەنگە بۆ 2000 گۆڕانی ئەو ناوچێژ لە نیمچە وشکەوە بۆ وشکیتەوە بە بیابانبوون بێتەدایەوە ڕووی دیمۆگرافی ناوچەکەش ئەگۆڕێت لە ناوچەیەکی نیشتنی لە ناوچەیەکی با بڵێن شارستانی ئەبێ بە ناوچەیەکی قات و قڕ و بێژیان کاتەمە دکتۆر دیاردەی بە بیابانبوون چیە و لە هەرێمی کوردستانە یان بووم لەم ناوچەی خۆمان ناگەشتۆتە چه ئاستێک ئایا هەرێمی کوردستان لە هیچ ناوچەیەکیەوە لە هیچ شوێنێکیەوە مەترسی بە بیابانبوونی لێ دەکرێت؟ بەڵێ یعنی ناوچەکانی گەرمیان مەسا دەوروبەری دەشتەکانی دەوروبەری هەولێر بە پێی توێشینەوەیە کە با بڵێن مامۆستایەکی زانکۆی سەلاحەدین کردوتی کە پسپۆرەکەی ڕیمۆت سەنسینە دوا بە دوای ئەوەی کە چووە بە دواچوونی با بڵێن پرۆفایلی ئاوی کردووە لە ناو خاکە بینیوێتی پرۆفایلی ئاوی لە ناو خاکەکە دابەزینی بەخۆوە بینیوە دابەزین ڕێژەکەی دابەزیوە ئەنجا ئێمە ئەبینین کە ئەم ڕێژەی ئاوە دابەزینی بەخۆوە بینی و ئاستەکەی کەمی کرد
بەشێکی زۆری ڕووەکە سروشتەکانمان بە تایبەتی لەو ناوچانی کە ناوشتەی دەشت و یا شاخن هەر ئەمانە پشتبەستن لە سێوەرزی ئەمڕۆکە بێ ئاو ناشی بەڵام ینی توانای ئەمڕۆکە بەو شێوەیە لەبەرەوەی ئاوی ژێرزەوی لە ئاستێکی نزمایە ئەتوانێت ڕێگەکانی بۆ قوڵایەکی زۆر ڕۆشتووە و ئاوی خۆی گەرنتێکا و با بڵێن مسۆگەر ئەکات بەڵام کە ئاستی ئاوی ژێرزەوی دابەزی و ڕێژەکەی کەم بووەوە ئەو کاتە یەکەم خەڵقێکی زۆر بۆ ئاو خواردنەوە پشتی پێبەستووە و پانتایەکی زۆر لە کشتتوکاڵ چ ئەوەی کە کشتتوکاڵی مرۆیی و خەڵقی کاو چ ئەوەی کە سروشتیە ئەم ناوچانە با بڵێن ئەو ناوچانە و بە تایبەتیی ناوچە سروشتەکان ئەبینیت ئیتر ساڵ لە دوای ساڵ وشکایەتی گەورەی زۆر بە دار و دارستانە سروشتەکانەوە ئەبیندرێت هەر بۆ هۆکارەشە ئەبینیت ئەم ساڵ ئەوەی کە هاندەرێکی گەورەشە بۆ کەمکردنەوەی ئەبینیت لەبەرەوەی کە وزەی نەوتی وزەی گەرمکردنەوە سوتەمەنێت نەوتەکان وەکو پێویست نییە خەڵکەکە هەژارە با بڵێن بەرمی لێ نەوتی بۆ ناکڕێ بە 160,000 دینار ئەمڕۆ ئەمەش کارەساتێکی گەورەیە کە خەڵقێکی زۆری دێهات نشینەکان ناوچەکانیان ساردە ڕوو لەوە ئەکەن با بڵێن بڕینەوەی دارەکان کەن کەواتە ئەمە دوو هەڕەشەی لەسرە هەڕەشەیەکیان ئەم دارانە بۆ سوتەمەنی بڕینەوەی بۆ ئەکرێت و هەڕەشەیەکیان ئەم دارانە لە وەرزی هاوینە ئاوی ژێرزەوی وەکو پێویست نامێ ڕێگەکانیان پێی ناگات ڕوو لە وشکایەتیەکان کەواتە لێرەوە با بڵێن کێشەی بە بیابابوون سەر ئەڵێ دکتۆر بەو شێوە بەرچاوی کە لە هەرێمی کوردستانە ئەیبینین هەر کەسێ بە پشتبەستن بە مەسئولێکی خزمی یان بۆ منە بە واستەیەک بە شێوەیەکی بەرچاو سوود لە ئاوی ژێرزەوی ئەبینین هەر کەسیانی بۆ منە ئێستا خەڵک بە دوای ئەو خانوانە شاگەڕێکە بیری تیابێ بەکارهێنان یام سوودبینین لەو ئاوی ژێرزەویە ژەمەشە کاریگەریەکە لەسەر کەمبوونەوەی ئاو پیسبوونی ژینگە بێگومان ئێمە بێ و ڕاستێ بزانین چەندێک پەنابردن خۆی ئاوی ژێرزەوی لە هەموو جێگەیەک لە هەموو ناوچەیەک وەکو با بڵێن ئەمبارێکی یا خەزینێکی استراتیژی حسابی بۆ کرێت تەنها بۆ ساڵی وشکە ساڵ یا بۆ قات و قڕیەکی زۆر پەنای بۆ ئەبرێت بەڵام بەداخەوە ئەڵێم ئێستاکە ینی لە هەرێمی کوردستان نزیکەی 20,000 بیری نایاسایی هەیە و ئەم بیرانەی کە هەڵکەنراوە یانی کە لە پانتاییکی ماڵێکە لەیراوە کە ئەو ماڵە 100 مترە یا 150 متر یا 300 مترە ئەمە ئاوی پانتایەکی گەورە بە چەنەها دۆنم لەژێر زەوی کۆ ئەکاتەوە ئەم مرۆڤە بە تاقی تەنیا بۆ خودی خۆی بەکارهێنێت کاربەدەستانی ئەم وڵاتە تەنها لە ڕووی کانزا و نەوەکانی داهاتویان فەقیر نەخستووە لە ڕووی ئاوی ژێرزەویشەوە زیانێکی زۆرمان لە نەوەی داهاتووداوە بێگومان یەکێک لەو گرفتانەی کە ڕوومان تێکاو بە هۆکاری ئەوەی کە ئەم بێسەروبەریە هەیە بەداخەوە ئەڵێم هیچ یعنی تم ئێستش بەردەوام ئەو بیرانە لە ناوچە جیاوازەکان لێ ئێرێت ینی هەر کەسێک ناسیاوێکی هەبێ کەسێکی ببینێن ئەگەر ئەوەشی نەبێت شەو ئەیهێنێت شەو ئەیکات مەچینەی پشکۆلیان هێناوە شەو ئەیهێنێت ینی لە خلالی هەفتەیەکە کۆتایی پێێنێ وچینەکەش ئەوە دەنگی نییە ینی بەم ڕۆژگارە ئەو دیاردەیە بەردەوامە هەڵکردنی بیر بەردەوامە دکتۆر حکومت بۆ پلانێکی نییە بۆ دڵسۆزیەکی نیە کاتێکە ئێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنیا لە کۆڕ و کەوتنەوەیەکە زۆر خۆیان بە مسەقەف و زۆر خۆیان بە دڵسۆزی گەل و نیشتیمان و ئەم شتانە ئەزان بەڵام بۆچی پلانێکیان نییە هەم بۆ پاراستنی ژینگە هەم بۆ پاراستنی ئاوی ژێرزەوی ئەمەش یانی جارێکتر پرسیارێکی جوانە ئەگەر لە وڵاتێکی وەکو ئەمریکا کە لە لوتکەی پێشکەوتنایە یعنی خاوەنی چەندەها زانکۆی پێشکەوتووە خاوەنی کۆمەڵگەیەکینە ئەگەر لە وڵاتێکی وەکو ئەمریکا تێگەیشتن بۆ ژینگە لە سانۆز دەبێت وە سەرۆکەکەی سەرۆک ترامپ باوەڕی بە گۆڕانی کەش و هەوا نەبێت کە هۆکارەکەی مرۆییە ئەوێ لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان چەند باوەڕ بە ژینگە هەبێت چەند پەروەردەی ژینگە هەبێت چەند پلانی استراتیژی پاراستنی ژینگە هەبێت بە تاکید لای ئێمە ئەوەی خەمخۆری بێ و ئەوەی تێگەیشتن بێ بۆم ژینگە نیە و باشترین بەڵگەش تاوەکو ئێستا لە زانکۆی سلێمانی ینی بەشێکی ژینگەی لێ نییە بەشێکی لێ هەموو ئەو مامۆستایانەی کە با بڵێن پسپۆریەکەیان ژینکەی و بە زۆرەملی خۆیان خەمخۆریان کردووە وەکو ئینترستێک ینی وەکو خەمخۆریەک ژماریان لە 20 مامۆستا تێپەڕ ناکات کەواتە نەتوێژینەوەکان وەکو پێویست بەڕێوە ئەچێت نەحکومەتمان ینی بە تایبەتی لیژنەی پەرلەمانیمان بڕۆ چەندەها پرۆژەی پێیوەست بە ژینگە تەقدیم کە بۆ پەرلەمان ئەگەر کاراکرایەوە ئینشاءڵڵە چەندەها یەک پرۆژەی هەنگاو نانێ بۆ پێشەوە چونکە ئەو
لیژنەی کە با بڵێن پەیوەستن بە تەندروستی و بە ژینگە هیچ یعنی با بڵێن شارەزایی و تێگەشتێکی وایان نییە خەمخۆریشیان بۆی نییە و پاڵپشتی ئەندامەکانیش تریش بەدینایەنە لەبەرەوە باوەڕ مەکە هەنگایەک بەرەوە پێشەوە بچێت ینی با بڵێن ئەو پرۆژانەی کە پێیوەستە بە ژینگە بۆ نمونە یاسای پاراستنی ئاو هەتا ئێستا یاسای پاراستنی ئاومان ئێمە هەتا ئێستا با بڵێن یاسای ژمارە 8 و یاسای ژمارە 3 ساڵی 2010 یعنی بۆ زۆری بڕگەکانی پێیوەست بە پاراستن و چاکردنی ژینگە بەس نووسینە لەسەر وەڕق وەکوی کاری پێکرابێ بە تایبەتی لە ئاستی کۆمپانیا گەورەکان لە ئاستی دەسەڵاتە گەورەکان بە هیچ شێوەیەک ینی کاری پێ نەکرا و باشترین بەڵگە ئەبینین ئێمە ڕێکخراوێکمان هەبوو ڕێکخراوی باڵێن ناحکومی کە خەمخۆرن بە پاراستنی ژینگە لە ناوچەی دەربەندی خان لەم بینە ئەوەی کە من تێگەیشتنم هەبوو ئەو کەسەی کە پاراستنی ژینگە ئەکرد و لە ئاژەڵە سروشتیەکانی ئەکرد ئەبینیت یعنی ئەم ئینسانە دوا بە دوای ئەو کە خەمخۆری کرد بۆ ژیانی ئەو ئاژەڵانە ئەم کابرایە بند کرا ینی وەکو با بڵێن دروشمێ بڵاو کرایە وتیان لەم وڵاتە پارێزەری ژینگە ئەچێتە سژنەوە بەڵام ئەوەی تاوانبارە بە حەقی ژینگە ینی ئەو بەرەڵایە و ئەو داوا و سکاڵە لەسەر با بڵێن پارێزەری ژینگە تۆمارەکات. زۆر باشە دکتۆر با بینە سەر کوردستان گرفتەکانی پیسبوونی ژینگە لە هەرێمی کوردستان کامانن؟ زۆر جار ئەگوترێ کوردستان لە ئاستی بەرهەمێنان لە ئاستی شەهادەی زانکۆکان زۆر لە دواوەیە هیوادارم لە پیسکردنی ژینگەشدا زۆر لە دواوە بین کوردستان لەکوێی هاوکێشەی یام لەکوێی ئەو وڵاتانەدایە کە لە بواری پیسکردنی ژینگە دەستیانەیە ینی خۆشبەختانە ئێمە لە ئاستی پێشکردنی ژینگە زۆر لە پێشەوەن زۆر بە خێرایی پیسەکەین بەس لە ئاستی پاشەکشێ و تێژەشکانی ئاستی زانستی و دەستگا ئاکادمیەکانمان ڕۆژ لە ڕۆژ پاشەکشاکات ئەمە دوو ئاڕاستەی جیاوازن سەرچاوەکانی پیسبوونی ژینگە بە شێوەیەکی گشتی کۆمەڵێکی زۆرە یەکێک لەو گرفتە گەورانە ئێمە ینی دوو دەریاچەمان هەیە کۆمەڵی سەرچاوی ئاوی سروشتیمان هەیە ئەم ئاوە سروشتیانە پاشەڕۆی زێرابی تێکرێت پاشەڕۆی کارگەکانی تێکرێت پاشەڕۆی چالاکی پیشەزە جیاوازەکانی تێکرێت کە لەمە هیچ وڵاتەکانیەت ئەمامە گرفتێکی گەورە تاوەکو ئێستا با بڵێن پشتبەستین ئێمە لە بەرهەمهێنانی وزەی کارەبە بە سوتەمەنی نەوتی لەو کاتەی کە دانیشتوانی هەرێمی کوردستانیش ینی بێوێنە بێ چاوێن بێ وەکو کەوێشک زیاکەین ینی مەگەر بەراوردی خۆمانکەین ینی دانیشتوانی خۆمان بە وڵاتی مەسەلا ئەوروپی من ئەتوانم ئاماری 12 وڵاتی ئەوروپی بەمێ کە 50 دانە ساڵە ڕێژەی زیابوون ینی لە 0 بۆ 1 لە 0 بۆ 1 وڵاتێکی وەکو ئەڵمانیا ئەگەر پێش 50 ساڵ يعني تقريبا 8 مليون يا 7 مليون رقمك بالتحديد نازم 8 مليون بوبه استش 8 مليون بلام شاري سليماني كل صالي بنجا كان كبنجاو يعني لدوري 50,000 كسبوه شعرك استا مليون كسا يعني مليون بو 50,000 بزانه بچنجار امزيامت انجا خواسته كان من جاران خلقك كساده ساكار بو همو قناعتي شي هبو هاتو شوي ببي اكيد بابلين امريكا رباي زوري بكارنا زور اتيكيتو موادي لو ماداني كدس مواد كيميائيه لمالا بكارينا انا لمالا مثلا كوبيشي بكارينا بو او خواردنوي شوێنێکی سارد ئەچ ڕۆژانە مەسەلە سەوزە و خواردەمەنی ئەکری بەرومۆ کشتتوکاڵەکانمان یانی دەست بە دەست بوو بەڵام ئەبینیت تۆ ئەمانە ئەگەر بەراوردی ستایلیشیانی ئەو کاتۆ ئێستامان بکەین زۆر جیاوازی باتەوە کەواتەش زۆربوونی ژمارەی دانیشتوان وە زیابوونی خواستەکانی و پێداویستێ بنە ڕێتەکان ئەمەش جارێکی تر خۆی بە گرفتێکی گەورە و بارگرانێکی گەورە بۆ ژینگە ئەشمار ئەکرێت ژمارەی ئۆتۆمبیلەکانمان لە ساڵی 1935 ئێمە ئۆتۆمبیلمان نەبوو لە سلێمانی لە ساڵی 1935 ئۆتۆمبیل نەبوو لە سلێمانی ئێستا لە شاری سلێمانی نزیکەی سەر و 450,000 ئۆتۆمبیل هەیە 450,000 مەکینە کە ئەگەر ئەمانە لە کارا بێت پلەی گەرمای مەکینەکەی لە 100 پلە کەمتر نییە بزانەوە وایە 450,000 با بڵێن تۆ سۆپای گەرمت لەسەر جادەکان بەگەڕخستووە لە شارێکی وەکو هەولێر یعنی کە دانیشتوانەکانی لە دەوری ملیۆن و نیوە کەسایە یعنی نزیکەی 40,000 تەکسیت هەیە یعنی ئەمە پلانی بۆ هەیە
يعني پلانی بۆ هەیە ینی شارێک لە 1935 ئۆتۆمبیلی تیانە بوو بێت لە ساڵی 1999 ینی ساڵی 2000 ینی ژمارەی ئۆتۆمبیلەکانی کەتیا بووە تەنها ینی 32,000 ئۆتۆمبیل بووە 32,000 ینی بە 65 ساڵ 32,000 ئۆتۆمبیلی تیا بووە معقول لە 17 ساڵە ینی نزیکەی 400,000 ئۆتۆمبیلی بۆ بێت وزەی کارەبای بەکارهێنرا بۆ شاری سلێمانی ئەم شارە نزیک 7 مێگاوات کارەبا لە سەرچاوی دوکان کە وزەیەکی خاوێن بوو لە سەرچاوی دوکان و لە دەربەندیخان بۆی فەراهەم ئەکرات شاری سلێمانی هەموو پێداویستی بۆ وزەی کارەبا 7 مێگاوات ئێستاکە نزیک شاری سلێمانی سەر و 2000 مێگاوات کارەبای ئەوێت ئەو هەموو مادە قڕکەرانەی کە هێتە شاری سلێمانی ئەو هەموو داو دەرمانەی کە بەکارێت ئەمانە هەمووی مەوادە پاشەڕۆکەی بۆ چۆچێت بەشێک لەم مادانە هەمووی تێکەڵ بەژینگە دکتۆرێمە ئەنجا مۆبایل ینی حەزەکەم ینی با بڵێن ئامێری تەلەفۆن یعنی ئەو کاتە گەر هەبوو بێت ئامێرێکی تەلەفۆنی ماڵ هەبوو کە خەڵک پەیوەندیەکانی پێجێژێت ئێستاکە ئەبینیت یەک نەفەر دوو خەتی جیاوازی پێمەوان ئەزانیت چی با بڵێن پیسبوونی تیشکیمان دروست کردووە چی پیسبوونی گەرمیمان دروست کردووە چی پیسبوونی هەوامان دروست کردو بە بەرهەمێنان دکتۆر ئەم ڕەوشە پێمان ئەڵێ لە هێرشی ئێران و تورکیا لە پەلکێشی داعش لە حەشدی شعبی لە زۆر شتی دیکە ئێمە لە بەردەم مەترسێکی زۆر گەورەترداین و بەڵام خەڵک گوێی خۆی لێکار کردو و خەڵک زۆر لی ناترسێ وایە ئەمە پیسبوونی ژینگە ڕەوشی ژینگە لە داعش و لە ئێران و لە تورکیا و لە ئەمریکا و لە ئیسرائیل لەوە چێ بۆ ئێمە گەورەتر بێ حتى ئەگەر خوانەکە ینی شتێکیش بێت لە ئێرانەوە یا لە تورکیاوە هەچ هەڕەشەیەک یا هەڕەشەیەکی سەربازی بێ و سەر ناوچەکە ئەمە هەڕەشەیەکی ینی کەفکوڵێکی کاتیە و ینی شوێنەوارێکی با بڵێن کورتخایان جێهێڵێت بەس پیسبوونی ژینگە و چارەسەری ژینگە ینی ئێمە ڕۆژی 1400 تەن مادەی پیس تەنجەر و فڕین 1400 تەن یعنی تۆ بزانە چەند پانتاییت ئەوێت و ئەمانە هیچ چارەسەریشی بۆ ناکرێت ئەم مادانە ئێستاکە تەنها چارەسەریکەن بە ژێر خۆڵەوە باشە لە ژێر خۆڵەوە ینی ئەم مادەی کیمیاویە بەکتریات هەیە ماوادی خۆراکی تێ ئەم مادانە شیتەڵ ئەبێت کە شیتەڵ ئەبێت وردە لەگەڵ بارانبارین ساڵ بە دوای ساڵ پێکاتەکان ئەوە هیچ چێتە ناو تانجەرەوە ئەوە تانجۆرۆ ینی ئاسانی بە درێژە باز ئەوە بکەین ینی ئێمە لە خاکەکە سەر لە نوێ ڕووەکەکان وەریەگرنەوە خاکەکان بۆمە خاک وەریەگرێ پاشان لە ساڵێکا 2-3 جار بە شێوەیەکی زۆر چڕ ئەسووتێنرێ و ئەچێتە هەواوە پاشان ئەو پاژماوە یان پاشەڕۆی مرۆڤەکانە چێتە دەریاچەکانەوە کەواتە ئێمە تەنراوین بە کۆمەڵێ هەڕەشە کە هەمووشان بەدەستی خۆمانە ینی بۆچ هۆکاری چیانی ئێمە بۆچی تاسە نەمانتوانیوە با هیچ نەبێ بەرامبەر بە دوانیان دوژمن بین با هیچ نەبێ پاشەڕۆ و هەواکە بچێ لە خاکەکەمان هەر پاک بمێنێتەوە یان هیچ نەبێ نەیسووتێنین و نەچێتە هەواوە بێگومان لە هەموو جێگایەک سەرکاری ئەو وڵاتە کە بە حکومەت ناو ئەبرێت ئەوە ئەبێت لە خەمخۆری بێت ئەوە ئەبێ کەسی پسپۆر و شارەزای هەبێ بۆ با بڵێن بوارە جیاوازەکان و بۆ کولی بوارێک خەمخۆری بکات کە با بڵێن ئەو پیسبوونە ڕاستە ئێمە ناتوانین لە ئاستی بەرەو پێشچوون و داخوازیەکانی خەڵک بۆستین لە ئاستی پێداویستەکان خەڵک بۆستین بەس ئەمە بە شێوەیەکی عەقڵانی بە شێوەیەکی پلانێکی استراتیژی بە شێوەیەک لەژێر چەندی با بڵێن گەشەپێدانی بەردەوام ئەبێ جێبەجێ بکرێت بەڵام بەداخەوە ینی من نمبینیوە ینی لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان تۆ حەچی ناوچەی هەرێمی کوردستان بێ لێک کاتە بیخێتە ژێر حەس و خواستی با بڵێن کۆمپانیا هێزەکان کە بە ئارەزووی خۆیان با بڵێن وێرانکاری بۆ دروستەکەن وڵاتێکی وەکو کەنەدا شارێکی وەکو ئەلبێرتا تەنها شارێکە کە خەڵوو با بڵێن نەوتی بەردینی هەیە نەوتی شیلیشی نییە نەوتی بەردین یانێ نەوتەکە لە بەر دەرەکەنەوان نەوتی بەردینی هەیە بەهۆی ئەو نەوتی بەردینەوە و ئەو وڵاتە ینی سەدان یاسای پاراستنی ژینگەی هەیە وڵاتەکەی بەرەو وێرانکاری چووە ئەگەر لە وڵاتێکە یاسای پاراستنی ژینگت کاران نەبێت و خەمخۆری نەبێت و توێژینەوە نەبێت و بە دوچوون نەبێت بە تەکیت ئەبینیت ئۆتۆمبیلە وێرانێکات سەرچاوە ئاویەکانە پیس ئەبێت سەرچاوی تیشکێ پیس ئێکات با بڵێن گواستنەوەی نەوتەکەی دەرێکات دەرهێنانی نەوتەکە کاولێکات ینی ئەمانە لەگەڵ یا پانتایی سەوزایت کەمە بێ دارستانەکانت کەم ئەبێ ئەمانە بە شێوەیەشی گشتی دکتۆر لەگەڵ ئەوەشدا داپۆشینی ئەم هەموو پاژماوە ئەم هەموو فڕێدراوی مرۆڤ
لەژێر خاکدا بێ باشتر نیە لەوەی کە هەم نیوەشی دەچێتەوە ژێر خاک و پاشان لە ساڵێکا بۆ دوو سێ جار ئەسووتێنرێ و گڕیتێ بەرە ئەو دووکەڵەت چڕ و ڕەشە ئەچێتە نێو هەواوە نە لە ژێر خاکە بێ نەبسووتێنێ لە ئەگەرێکی وایە لەژێر خاکایە باشتر ینی وەکڵە یەک بواری ژینگەمان بۆ پیس بێت تا هەوایش و خاکیش پیس بێت وڵاتێکی وەکو هۆڵەندە وڵاتێکی وەکو هۆڵەندە ساڵانێک با بڵێن 100 ساڵ لەمەوە بەر ئەوانیش ینی ئەم کێشیان هەبوو کێشەی پاشەڕۆی لە جێگەیان کویان کردوێتەوە لە جێگای کویان کردو تاوەکو ئێستا ئەو وڵات ینی بە چەندەها پلانی استراتیجی و چەندەها توێژینەوەی زانستیان کردو چۆن خۆیان ڕزگارکەن لە پاشەڕۆی 100 ساڵ بەر لە ئێستا کەواتە ئەبێ من کەی بێم بیرکەمەوە لەوەی کە پاشەڕۆی 1400 تەن ڕۆژانە یعنی بە دواچوونی بۆ بکە ئەمە چەندەها مەوادی جۆرا و جۆری تایە مادەی قڕکەری تایە مادەی پلاسیکی تایە مادەی دا و دەرمانی تایە مادەی با بڵێن پاشەڕۆی خەستەخانەکانی تایە ئەمانە هەمووی پێکاتە لەو مادانن کە دکتۆر ئەمانە چۆن سەر لە نوێ کار لە مرۆڤەکەنەوە ئەمانە ئەم مادانە چۆن سەر لەکایە کە تێکەڵ بە خاکەکە دەبێ خاکت کەت پیس ئەکات هەر ڕووەکێ لەسەری بڕوێنرێت ئەو ڕووەکە پیس ئەبێت چکە ئەو پێکاتانە ڕووەکە و فلتەری نییە مادەی پاک و پیسکە جاب بکاتەوە هەر مادەی قابلی هەڵمژین بێ ینی لە ڕووی ڕووەکە و هەڵی مژە و لە ئۆرگانەکانیە کۆیکاتەوە لەگەڵیشە ساڵ لە دوای ساڵ لەگەڵ بارانبارینە ئەم مادانە با بڵێن بڵاو ئەبێتەوە بە ئاسۆیی و بە شاقوڵی کە بارانبارین ئەبێت لێ ئەتوێتەوە کە لێ ئەتوێتەوە ئیتر ئەمە جوڵە ئەکات لەگەڵ جوڵی ئاوەکە لە ناو ئاوەکە و دوای ئەوە ساڵ لە دوای ساڵ تۆ مەسەلە ئەم ساڵ ئەگەر ینی 100 دۆن مت هەبێت 100 دۆن ببێت ساڵێشکە ینی ئەبێ پانتایشی گەورە کەواتە ناوچەکەت تێکەڵ بە شاری سلێمانی کرد لەبەر ئەوە نە ژێر خاک خستنی دامپینی و نەسووتانی ئەمە ڕێگەی تەندروست نییە بۆ چارەسەری ڕێگەی تەندروست بۆ چارەسەری ئەبێ من نێڵم هاوڵاتێک لە ڕۆژێکە کیلۆیەک و 200 گرام پاشەڕۆی هەبێت هەوڵ بەم پلانی یەکەم کەمکردنەوەی بێت ینی ئەو کیلۆ و 400 بکەم بە 800 گرام دووهەم چەندم پێ ئەکرێت لەم پاشەڕۆیەوەی کە قابلی بەکارهێنانەوە دووبارە ڕیوزی کەم جاریشکە بەکاری بێنەوە سێهەم ئەوەی کە ناکرێت ئەنجا پرۆسەی ریسایکلی بۆ بکەم ئەمە ڕێگەی تەندروستە بۆ معاملەکردن و لە زۆری وڵات ئەم پاشەڕۆیە وزەی با بڵێن وزەیەکی لێ فەراهەم ئەکەن کە بەکارهێنێ بۆ بەرهەمێنانی کارەبا لە وڵاتێکی وەکو مسر سەرچاوی داهاتە بەڵێ سەرچاوی داهاتە لە وڵاتێکی وەکو مسر کە خۆم سەردانم کرد پاشەڕۆی ئاژەڵەکانیان بیرێکیان بۆ کردو و ئاوی تێکەن و غازی میسانی لێ بەرهەم ئێنن کە وەکو سەرچاوەیەکی باڵێن وزە بەکاری هێنن کەواتە ئەوان لەو وڵاتە ئیسیفادیان لە پاشەڕۆی ئاژەڵەکەیان کردو بۆ بە دەستەبەرکردنی غازی میسان لەگەڵیشە ئەوەی کە ئەمێنێتەوە وەکو سەرچاوەیەکی خۆراکی تێکەڵ بە خاکیانەکەن بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە ینی هیچ تا ئەوکو ئێستا هیچ ئەنگاویشی بۆ نەنراوە جا ئەم گرفتە تەنها ڕووی لە ناوچەکان نەکراوە بەکە بڵێن شوێنی فڕێدانە ئەبینیت بە هۆکاری ئەو گەشت و گوزارانەی کە خەڵقی ئێمە لە وەرزەکانی بەهار و هاوین پێڵەسێت تەواوی ناوچە سروشتەکانیشمان بۆ بەناوش چی شوێنی فڕێدانی زەبڵ و خاشاک کارەسات لەوایە هەتاوەکو ئێستش ئەمە مەساڵەهای ساڵە ئەم دیاردێ دووبار ئەبێتەوە حکوومەت وەک پێویست هەنگاوێکی تەندروستی ئاگرکەوتنەوە و سووتاندنی پوش و پەلاش و ئەم شتانەش بوو ئەستێ بەڵێ بێ ئەوە بێجگەلەوە یا کوشتنی ئەو هەموو چیر و گیاندارە ئەوە بێجگەلەوە ئەنجا هەروەکو کێشەیەک ماوەیەک پێش ئێستاوازم بەر لە مانگێک بەر لە ئێستا بوو ینی ئەو پاشەڕۆیانە ئەمەنە گازاتی دەرکرد بوو خۆ بە خۆی یعنی گڕی تێبەر بوو گڕەکەی یعنی وای لێ هات دووکەڵەکەی چووکە ئۆکسسیجین لەوێ نامێنێت مادەکان ناسووتێوەکو پێویست ئەبێ بە دووکەڵ ئەم دووکەڵە تەواوی شاری سلێمانی ڕووپۆش کرد تەواوی شاری سلێمانی ڕووپۆش کرد بە چەندەها گاز و پێکاتەی کوشندە دکتۆر لە ئێستاە و ئەمڕۆ دوای ئەمەش بەتابێت لە پاییزە دیاردەی خۆڵبارین یان بۆ منە دیاردەی خۆڵبارین ئەبینین ئەمە پەیوەندی بەچێوەیە چۆن کار لەسەر ژینگەکە بەتەکیت ینی خۆڵبارین ینی بەشێکی زۆری خۆڵبارینەکان ئێمە لە وڵاتەکانی دراوسێما بۆمانێت لە بابلێن ناوچەکانی نیودرگای عەرەبی لە خواروی عێراق یا لە وڵاتی ئێران یا هەندێجا لە وڵاتی سینیشەوە لە پاکستانیشەوە بۆمانێت ئەو ناوچە بیابانانی ئەوان کە ئێمە کەوینە ژێر کاریگەری تەوژمی باڵێن پستانی جیاواز
و بە هۆکاری ئەم پەستانی جیاوازە بای بەهێز دروست ئەبێت لەگەڵ ئاراستەی بایەکە و ئەو ناوچانەی کە ڕووپۆشی سەوزایی نەماوە کە بۆ بە بیابان خۆڵەکە لەگەڵ خۆی هەڵەگرێت ئەم خۆڵەی تر هەزارها کیلومتر گواستنەوەی بۆکات خۆڵەکە خۆی ڕاستە ینی هەندێک جار سوودمەندێتی هەیە بەڵام هەندێک جاریش ئەم خۆڵا گەر بەسەر ناوچەی پیسا بڕات با بڵێن ناوچەکە تیشکی تیابێت ناوچەکە بەکتریا و ڤایرۆس و ئەمانەی لەگەڵ خۆ بێت ئەمانە هەڵگر ئەبن ئەم دەنگکۆڵی خۆڵانە هەڵگر ئەبن و چەندەها با بڵێن توێژینەوەی زانستی جەختی لەوە کردووە کە هۆکارن بۆ گواستنەوەی چەندەها با بڵێن نەخۆشی هۆکارە بۆ گواستنەوەی تیشک بە تایبەتی لە خواروی عێراق ئێمە ئەبین ئەگەر لە خواروی عێراق بێت لە خواروی عێراق با بڵێن سیلاحی ناوچی و یۆرانیۆمی زۆر بەکار هاتووە کە بەکار هاتووە ینی ناوچەکە پیس بووە بە تیشکی یۆرانیۆم بە تیشکی یۆرانیۆم بە تیکەکانی گاما و ئەلفا و ئەمانە هەر کاتێ ئەو دەنگکۆڵەیە بەسەر ئەو ناوچات تێپەڕێت بێگومان ینی بەشێک لەو تیشکانە لەگەڵ خۆی ئێهێنێ بۆ ناوچەی ئێمە و دابارینی بۆ ئەکات. زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارم ئەرک و ڕۆڵی ئێمە وەکو تاک لە ناو ماڵی خۆمانە لە ژینگەی خۆمانە لە کۆڵان و گەڕێکی خۆماندا بەرامبەر بە ژینگە چێو یام چۆن تاکەکان خێزانەکان کۆمەلگە هۆشیار بکەنەوە بەرامبەر بە ژینگە ئەو هۆشیاریە کامەیە کە پێویستە ئێمە بەرامبەر بە ژینگە هەمان بێ ئەو هۆشیاری کە پێویستە یەکەم ئێمە چەندمان پێ ئەکرێت دەستگرین بە ئاوە ینی بەکارهێنانی ئاومان بە شێوەیەکی تەندروست بێت دووهەم بەکارهێنانی وزەی کارەبا ئەگەر پێویست نەبوو ینی بە پێی پێویستی بەکار بێت سێهەم لە دابینکردنی پێداویستەکانمان زۆر پێداویستی فەنتازی بەکار نەهێنین زۆر پێداویستی فەنتازی بەکار نهێنین کە ئەم پێداویستی فانتازیانە هەمووی لە بوجەی من و لە پارەی ڕەشی من ئەبا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان چوارەم ئەبینیت بۆ نمونە ئێستا من ئەگەر ئێمە لە گیانەوە بە دواچوون بکەین بە چەندەها ژوورمان هەیە ینی کە با بڵێن ئەم ژوورانە هەمووی ینی وەکو پرۆژەیەکی نووسوی مردوو هەیە لە ماڵەکانە بە زیادە ڕۆیی دروست کراوە کولی ژوورێک دەرگای تایە مادەی پلاسیکی تایە نزیکەی ژوورێک ینی بەلانی کەمەوە لەوانەیە مەتری $300 تێچوو بێت ینی دەفتەرێ دوو دەفتەری بردووە ئەم دەفتەر و دوو دەفتەرە بەشێکی زۆری لە بوجەی من مرانوە ئەنجا بێجگە لەو پێداویستانەی کە من بەکاری نێنم ئەمە کۆمەڵی هەنگاوە ئەنجا ینی بێجگە لە دەستگرتن بە وزەی کارەباوە بە سەلیقە بەکارهێنان لە خواردەمەنیە قەت هەوڵ نەدەم من لە خواردەمەنیە ینی با بڵێم زیاد ڕۆیی بکەم بەوەی کە پاشە ڕۆم هەبێت یەکێ لەو گرفتانەی کە لە واقعی من هەیە لە 60 پاشە ڕۆی من پاشە ڕۆی خۆراکیە ئەمە بەڵگەیە بۆەوەی کە خەڵقی ئێمە هیچ بایەخ و ڕێزێکی بۆ ئەو ینی نیعمەتە خوایانە نییە کە سەرچاوی ژیان و با بڵێن بەردەوامی ژیانێتی ئەنجا سەرباری ئەوە ئەبێ ئێمە هەوڵ دێن پەروەردەی ژینگەی ینی ئەو شوێنانەی کە با بڵێن بەرنامەیەکی ژینگەی ئەبێت با بڵێن سیمینەرێکە بێ وەرکشۆ ببێ ئامادەبوونمان هەبێ تاوەکو زانیاریەکانمە بەسوود بکەین بۆی لایەنی تەندروستی خۆمان چونکە هەر وەکو پێشتر ئاماژەم کرد یەکێک لە کاردانەوەی پیسبوون و تێکچوون و شێواندنی ژینگە خودی مرۆڤە کە ینی زۆر بەکاردانەوەیکی نەرێنی لەسەر تەندروستی ئەشکێتەوە کەواتە بۆ پاراستنی با بڵێن تەندروستی خۆمان تاوەکو نەکەوینە بەردا و دەرمانێکی زۆر بەکاری بنین چکە جارێشتر ئەم کڕینی ئەم دا و دەرمانە ئەمە پارێ لە وڵاتەکەم ئەڕات و جارێش کەش پاشەڕێی ئەم دەرمانەش ئەبێ بە بارگرانێکی تر لەسەر ژینگەکەم هەوڵ دێن مەسەلەن ژمارەی مۆبایلەکانمان کەم بکەینەوە بۆی بەرکەوتەی تیشک نەبین هەوڵ دێن ینی ئەو تاوەرە گەورانەی با بڵێن کە ناو ماڵەکان و ناو خانۆکانی تەنیوە هەڵمەتی بۆ بکرێت ینی هەڵمەتی ژینگەیی هاوڵاتیان ئەبێ ئەمە ئەرچیانە کە فشار لەسەر حکومەت دانێن فشار لەسەر حکومەت دانێن بۆی حکومەت هەنگاوی تەندروستی پاراستنی ژینگە بنێت یعنی ئێمە چەند وزەی سوتەمەنی نەوتەکان بە تایبەتی بۆ ئۆتۆمبیلەکانمان ئەگەر ئۆتۆمبیلەکانمان پێداویستی سەرەکی نەبێ بەکاری نەهێنین ئەمە ئێمە دەسەگرین بە وزەی سوتەمەنیەوە ئەمانە خۆی هەمووی لە خۆیە هەوڵ بین با بڵێن پانتایی سەوزاییمان لە ماڵەکە ئاسیاکەین هەر نەبێنە لەو پانتایی کە هەمانە بەشێک بۆ سەوزایی بەکار بێنین ئەمانە کۆمەڵێ هەنگاوە کە خودی هاوڵاتی ئەتوانێ
خۆی ینی هەنگایی بۆ بنێ بۆ پاراستنی ژینگەی ئەنجات وەکو ئاماژەم پێکرد ئەگەر بێت مەسەلە جۆگرتن و بایەختانی بۆ پرسە ژینگەیەکان بابەتە ژینگەیەکان هەبێت ئەو کاتە ئەتوانێت هەر وەکو ئەوەی کە ئێستا چەندەها کەمپینی نێودەوڵەتی هەیە ڕێکخراوی ئاڤاسی عالەمی هەیە بۆ کێشەیەک ئانێک گەزانی 2 ملیۆن با بڵێن واژوو کۆکاتەوە بۆی فشار دروستکات فشار دروستکات لەسەر دەستگایەک لەسەر حکومەتێک لەسەر کۆمپانیایەک هەتا ئەو کۆمپانیای ئەو نێتێک کە هێتی ئەو پلانەیە کە هێتی کە کاردانەوەی نەرێنی لەسەر ژینگە هەیە ینی پیادەی نەکات و ئەمە من ئاگام لێ چەندەها پرۆژەی ینی گەورە وەستانی بۆ کراوە لە دوای ئەم هەڵمەتە جەماوەدی هیوادارم ئەمە بێ بە کەلتوری لای خەڵقی ئێمە لەگەڵیشیە حکومەت باەخ بابە لایەنی ژینگە بە دانانی پلانی استراتیژی بە زیادکردنی دەستگای توێژینەوە بەکردنەوەی بەشی زانستی بە ئەنجامدانی با بڵێن دەستەبەرکردنی میزانێشی باش بۆ فەرمانگەی ژینگە بۆ دەستەی بەڕێوەبردن و چاکردنی ژینگە ینی با بڵێن لە ڕووی زانستیەوە ئیمکانەتیان چاکە لە ڕووی داراییوە ئیمکانەتیان چاکە و لەگەڵیشا دەسەڵاتی دادوەری سەر بەخۆیان بێت لە زۆری وڵاتانی جیهان دەسەڵاتی دادوەری ژینگەی ئەو هەیکەلەی کە بەرپرسە لە پاراستنی ژینگە خۆی بەڕێوەی ئەیبان نەکچێتە بە دادگا ئاساییەکان چونکە لەوێ ئەمێرێت و لە پەرلەمانی کوردستانیش با بڵێن لیژنەیەکی کارەمان بۆ دروست بێت با بڵێن نوێنەرایەتیمان ساڵانە چەندەها کۆنفرانسی نێودەوڵەتی ئەکرێت بۆ پاراستنی ژینگە چەندەها کۆنفرانس ئەکرێت ئامادەبوونبان لەو کۆنفرانسانە ینی بە هەرێمیش بێ هەبێت دکتۆریان زۆر سپاس دەکەم و سپاس بۆ وتەجوانەکان ئومێدەوارم شتێکیشماوت بێت لە جێی سوود و کەڵک بێ بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست هیوادارین بۆ هیوایماندوبوونی جەناویشتان بەزایەنەچێ زۆر سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویستیش کە تام ساتە بینەری بەرنامەکەم ئومێدەوارم هەمومان بینە دۆستی ژینگە و ژینگە بە یەکێک لە دۆستە خۆشەویستەکانی خۆمان بزانین تا بە گەیشتنەوەیکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ